بۆ لەو تابلۆ وەربوویتەوە؟ تابلۆیەکە زۆر پرسیار لە مێشکمان دروست دەکات. پرسیاری چی؟ ئەو دایکە بۆچی واو ناوانی لە باوش کردووەوە ئەو ترسە چیەکە لە چاویانەیە؟ بێگومان لاانە بێ لە تونند و تیژیەک شتێک بیان پارێزێ. ئەخر ئەو تونند و تیژیە چییە؟ تونند و تیژی سیاسیە، ئاینیە، کۆمەڵایەتیە؟ باشە تۆ پێت چۆنە بەرنامەیەم جارەمان لەسەر گەنج و تونند و تیژی بێ؟ نا بەڕای من با گەنج و بیری تونندڕەوی بێ. بۆ بیری تونندڕەوی؟ چکە هەتا بیری تونندڕەوی نەبێت تونند و تیژیش دروست نابێت. ڕاست. کاتەوە چی ئامادەکاریەکان؟ میوانن وێ جارەیە یەن بەرنامەیە گەنجانە. سامی عوسمان فەرەج دێناسکردن بە مەلا سامان لە ساڵە 1970 لە چەمچەماڵ دایک بووە. خودانێ باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە زانستن شەریعە. بارزان علی حەمە لە ساڵە 1984 لە سلێمانیەش دایک بووە. خودانێ باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە هونەرە موزیکێ. بارزان ڕۆژنەمەوانە. ژالیان کەریم لە ساڵە 1991 لە سلێمانیەش دایک بووە. خودانا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە زانستن سیاسی. ژالیان چاڵکوانە مەدەنیە دێوارە ژناندە. گرمانج عوسمان لە ساڵە 1980 لە باژارێ هەولێر دایک بووە. خودیێ باوەڕنامەیە ماستەرە لە یاسای ناودەوڵەتی. گرمانج مامۆستای زانکۆیە و ڕاوشکارێ دەستەیە مافن مرۆڤانە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ساڵانە زیاتر لە 200,000 کەس لە نێوان تەمەنی 10 بۆ 29 ساڵان خۆیان دەکوژن. ئەمەش 43% ژمارەی تەواوی ئەو کەسانەیە لە هەموو تەمەنێ خۆیان دەکوژن. 83% لە ڕەگەزی نێرینان خۆکوژی گەنجان ساڵانە زیاتر دەبێت. لە زۆرێ لە وڵاتان لە نێوان ساڵانی 2000 بۆ 2012 خۆکوژی گەنجان بە ڕێژەیەکی بەرچاو داوەزی. بەڵام لە وڵاتانی جیهانی سێهەم ئەو وڵاتانەی خەڵکەکەی هەژارن و کەم دەرامەتن ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە. جگە لە خۆکوژی لەم راپۆرتە باز لە کوشتن و دەستدرێژی بۆ سەر گەنجان دەکا. تەنانەت 70% تەواوی کوشتن و دەستدرێژیەکانی لە مانگی گەنجان دەدرێن لە دژی گەنجانە. 42% لە دژی کوڕانە 37% لە دژی کچانە. تەواوی ئەم هەموو کوشتن خۆکوژی و دەستدرێژیە بۆ یەک هۆکاری سەرەکی دەیگەڕێننەوە، ئەویش توند و تیژیە. توند و توژی چییە؟ هەڵس و کەوتێکە، هێزێکی زەبری تێدا بەکاردێ بە مەبەستی یازاردان، زیان گەیاندن یا کوشتنی کەسێ یان شتێک. بەڕای زۆرینەی کۆمەڵناسانی جیهانی مرۆڤ لە تەمەنی 4 بۆ 15 ساڵی ڕەفتار و ڕەوشتی بنیاد دەنرێ. گەرتوشی حاڵەت یان چەند حاڵەتێکی توند و تیژ بێ، ڕەگێکی توندی لە نێوناخی دروست دەبێ بە گونجاندنی هەل و بار لەوانەیە خۆی دەربخە. بەکارهێنانی ئاین بۆ خاڵیکردنەوەی توند و تیژەکان لە ئێستای جیهان شتێکی ڕوولانەدەرە، بەڵام ئەمە لەم سەدەیە دەستی پێ نەکردووە. هەندێک لە کەنیسەکان ئاینیان بۆ کاری توند و تیژی و دەسەڵات بەکاردەهێنا تاوەکو دەستپێکی سەدەی 19 و 20. ڕەجی هەموو توند و تیژیەک بریتیە لە هەژاری لە پلە یەک، نەبوونی کەسایەتێکی بەهێز، بەکارهێنانی دەقی ئاینی و تەفسیری هەڵا، نەبوونی دایک و باوکێکی ڕۆشنبیر و تەندروست، ڕەگەزپەرستی لە کەلتور، ڕەنجی مرۆڤ و ئاین، زۆری دیکە. بینەری راپۆرتەکە بووین. مامۆستا سامان، مێژووی توندڕەوی لە لای ئێمە بۆ کێ ئەگەڕێتەوە؟ مێژووەکەی ئەگرێتەوە بۆ ئەهدی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بۆ زمانی پێغەمبەر کە لێ کابرایەک پێغەمبەری خوا ماڵ تەوزیعەکات، غەنیمەت تەوزیعەکە، یەکێک لە سەحابەکان هەڵئەسێک و حەدیثکا فەرمێ کەث لحیەتی محلوق الرأس مشمر الإزار، ڕیشێکی درێژ، سەرێکی تاشراو، جوولو بەرجێکی کورتی لە بەرایە، ئەڵێت ئیعدل یا محەممەد، داد پەروەەر بە ئەی محەممەد. ئەمە فکرەی تونڕەویە، بە عەدالەتی پێغەمبەر ڕازی نابێ. خالید وتی من ئەڕۆم ئەیکوشم، پێغەمبەری خوا فەرمی نەخێر نایکوشیت. لە دوای ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم کەسە لە دوای ئەمە لە نەسلی دوای ئەمە
جیلێک دروست ئەبێ لە قورئان خوێندنەکان زۆر ڕێەوە باشتر ئەبێ نوێژ و تاعەت و عیبادەتیان ئەم جیلە دروست ئەبێت فعلا دروست بوو کە خەواریجەکان بوو لە زمانی ئیمامی عەلیدا ئیمامی عەلییان تەکفیر کرد و تەحکیمیان کرد وتیان ئینی الحکم إلا لله ئیمامی عەلی تۆ کافری دەبەرەوەی لە حکم و یاسای خوا لاداوە لە کۆتاییشە ئیمامی عەلییان شەهید کرد ئیتر لە دوای عەباسیەکان و ئەمەویەکان تا عوسمانیەکان و تا ئەم ڕۆژ کە ئێستا گروپی داعش ومانە سەر هەمان مێژووە دووبارەی ئەکەنەوە و کاریگەری ئەو مێژوویان لەسەر دووبارە کردنەوە. هەندێک باز لەوە دەکەن کە ئاین خۆی لایەنی تۆندڕەوی و لایەنی میانڕەوی تێدایە دەگەرێتەوە سەر ئەو کەسەی کە چۆن وەکو کەتەلۆگێک بەکاری بێنێ بۆ ئیبرازکردنی لایەنە باشەکە یاخود ئیبرازکردنی لایەنە خراپەکە و خاڵی یەکەم دووش ئەو کەسەش کە دەگاتە ئەو ئاستەی کە بتوانێت فتوای لەسەر بدا یاخود کاری پێ بکات دەبێت لە ئاستێک بێستاندارتی پرفکتی ئەوەی هەبێت کە بەڕاستی لە تێکستەکان تێبکات. باشە کای وەرزان ئەڵەن ئاین بۆ ئاشتی هاتووە بەڵام لامان کاتاوەک باسی شەکری زۆرترین لە هندستان 1 ملیۆن لە تقریبا 100,000 خوا هەیە 1 ملیۆن 100,000 خوا لە هندستانە زیاترە وا بزانم باش زیاترە بۆی ئێمەەوە ملیۆنێک و 100,000 خوا باشە ئێمە تەنا باوەڕمان بە یەکدانەی هەیە ئێمە تون ڕەونی بەرامبەرەوەن قسەکە ئەگەر بێت تۆ سەر ئاین قسە لەسەر ئاین ناکەم و باسێکی تیۆلۆژی وانە ئیشی من نییە مامۆساش ئەتوانێت تەنا لەسەر هەندێک بواری ئەوەی قورئانی ئەوانە قسە بکە بێتە سەر تاریخە بێت تاریخ ناسی قسێ لەسەرکە من باوەڕم بەوە نییە ئاین تون ڕەوی دایەناوە ئەوەی ئاین ئەبدەیتەکاتەوە کە نایکاتەوە بەشێک ئەبدەیتەکاتەوە تێ لە سوورەتی بەقەرەیە لە فەرعێک و ئاەتێک دێنێ بەدڵی خۆی تەفسیریەکات و ئەوواکە ئەو تون ڕەوی لێ دروستەکە بۆ خۆ تون ڕەوی خۆ هەرەوە نییە بەرامبەر بە زیندۆکان بکرێت تون ڕەوی بەرامبەر بە بێجیانەکانیش تون ڕەویە ئەوەی کە لە هەورامان وەختی خۆیەکرێت و قەبرەکان هەڵەدەنە خۆ تون ڕەویە ئەوە تون ڕەویە کە مرۆڤێکی مردوو 100 فیشەکەت پێوە ناوە سەرت بڕیەوە کەچی بە دوای میگزەمینێکە ڕایەکێشی بە مردووی خۆ تون ڕەوی هەر ناکاتە بەرامبەر گەر قەت ئەم نەکەیت خوا گەرم بوو با تاڵی ناکاتە ئەوەی کە تۆ تەنها تون ڕەوی بەرام من و مامۆسا زۆر تون ڕەوین دڵنیام دکتۆریش تون ڕەوە فەزیلەتە ئینسانەکەی خاتونی ڕەنگەوە بۆ ئافرەت ناگەڕێنەوە بۆ بیدایەتەکە بەس وەک ئافرەتمون ڕێکە و کەمتر لێمە تون ڕەوبێ پێشتر وتم ئاوەکە بڕژێت و ڕابێ مامۆساش تون ڕەبووە چەندین جار تون ڕەوی بە مامۆساوە بینی وەک وتم لایفەکانی سەیرەکەم جار تون ڕەوەکانی تون ڕەوی پێ بەڵێ تون ڕەو بووە ینی تۆ باوەڕ بە قسەی من مامۆسا ئەوە بەسەرا تێنەپەڕ ڕێگەت نایم جارێ بە ئەوە بڵێ کاتێک دەڵێ لەسەر حەق کابرای داعشەکەش دەڵێ لەسەر حەقم داعشەکەش لەسەر حەق من القرآن فرمى لا يحب الله الجار بسوء من القول إلا من ظلم من مظلوم لسر مظلومك يخوم أكاك إنسان إنسان داعش وانا داعش أبو سياف من بناي دينه نخني خل حلالكم نا شرفي خل حلالكم نا مالي خلق حلالكم داعش دي بناي دينه بناي خوا ودي خني خلق حلالك مالي خلق حلالك وناموس شرفي خلق حلالك خطريات لما دايا من أجر داعش له حورامه خو داعش نبوي حقيقة بيش داعش جواد جن الإنسان كدروس بمسم لقوسك تسكبو لما كباز هرمي كردستان دكين زور زار باز لو دكين وەکو سوڕەی نەمەتی ستیرۆتایپ زیاتر کە باز لە توندوتیژی دەکرێت دەڕۆینەوە سەر ئاین بەڵام لەوەش فراوانترە منێکی بچوو پێش ڕفراندۆم خیتابی توندوتیژی بەرامبەر بە هەرێمی کوردستان لە 1970 بوو دوای پرۆسی ڕفراندۆم خیتابی توندوتیژی لە ئەعلامەکانی تری باڵێندیژی هەرێمی کوردستان گەشتە نزیکەی 1970 بە دیراسات کە ئەوە ئیسپات کراوە کەواتە ئێمە بەو تۆجوه بڕین بەڕاستی لەبەرەوەی ئێمە دەمانەوەی خەڵکی ئێمە بە تایبەتی لاوان ڕۆشن بیرکەین با نەکەوینەوە ئەو بابەتێکی عەلەم هەرباسی دەکاتەوە دیسان بچینەوە سەر توندوتیژی ئاینی بەشێکی گرنگی هەیە ئەوەی کە هەردوو بەڕێستان ئاماژەتان پێدا بەڵام با فراوانتری کەین ئەوەی کە بۆ نمونە لە بەسڕا ڕوویدا کۆمەڵە گەنجێک تەکسیان بەدەست دەکەوت و ڕێیان پێپشان دەدان یان بە پێچەوانەوە لێرە لە کۆمەڵی خەڵکی عەرەبدرا ئایا ئەوەش توندوتیژی نییە بەڵام بە شێوەیەکی قۆمی یاخود دە مەزهەبی کەواتە پێم باشە حیوارەکان فراوانتر بێت کە هەموو توندوتیژەکانی کوردستان تا ئێستا کەلامین وابزانم نەرمترین و باشترین نەتەوە لە کوردستان لە جیانە ڕەنگە کورد بێت کاکە ئێوە قسەتان لەسەر نەیجیریان یا قسەتان هەر یەکتر یەکوشت بە بەڵام لە عنکاوە لەوانەیە گلەی بکەن بڵێن نا کورد بۆ نمونە مافیە مەدە دەبینین زۆر جار باز دەکەن ئەوانیش باز لەوە دەکەن کە زەویان داژی دەکرێت یان مەژالیان خان وابزان هیچ کۆمنتیشی هەبوو کەم کە باسی توندوتیژی ئاینی و ئافرەت کرا منەمێ ئەو پرسیار لە مامۆستا بکەم کە خانمانیان مێینە بەگشتی بە سەرچاوی
فیتنا یان بەسەر چاوی هەندێک جار من وەکو کچەکە قساگەم لایانی وێنێ قساکەم بە زۆر جار بەسەر چاوی توندوتیژی دانرێ نەکەوەی کە خۆی توندوتیژەکە بەڵکو بە تەرەفێک بۆ هاندان بەلایەنێک بۆی کە ئەگەر ئەو خاتون و قسەی نەکردا مەسەن ئەگەر ئەو کچەوانە بۆ هاان ژن هەر سەر چاوی قسەی خراپە ژن هەر سەر چاوی هێنان و بردن و فیتنە و هەندێک شتە ینی بۆچی ئەگەر بۆ جۆرەش بێمە بێت چاکی پێ لۆمەیەکی بۆ جۆری بکەین کە بە درێژایی ئەو کلتورێکی هەمانە سەپاوە ئەو قسەی ناو کوردەواریە کە مشکلێک ڕووبا سەر چاوی کەس بڵێن ژن هەمووی من 100% لەگەڵیان زۆر جار مامۆساعینەکان بەشێکی زۆر لەسەر مامۆساعینەکان لەبان برەوە زۆر سوکایەتیان بە ئافرەت کردووە تەداخلی هەموو ژیانی ئافرەتیان کردووە کە بە کاتێک کە دێتە دەرەوە نابێت سوفور بێت و ئەبێن نیقاب تەنانە نابێ حیجابیش بکات دەبێت نیقاب بکات ئەخر بۆی ئێمە لێرا من یەک گرفتێکم هەیە کاتێک کە ئەڵێم کە بابگەڕن بۆ ئەوەی زمانی پێغەمبەر کاتێک کە مەدینەی دروست کرد دەوڵەتی مەدینە ناوینا دەوڵەتی ئیسلامی چونکە لە دەوڵەتی ئیسلامیە هیچ ئازادیەک نامێتەوە ئازادیەکەوە گەنجەکان بە خۆیان ئازاد بن لە ژیانی خۆیان چۆن ممارەسی حیات و ژیانی خۆیان بکەن ئەگەر بێت و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەوڵەتێکی ئیسلامیدا بمەزراندایە هەل ئیسلام هەیە قورئان هەیە دەستوریش دانا دەوڵەتی ئیسلامی دا نەمەزران دەوڵەتی مەدەنی دامەزران چونکە ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل دەوڵەتی ئیسلامی وتا باشترین نموزەت لە بەردەستمانە جمهوری ئیسلامی ئێرانە چونکە دەوڵەتی ئایدۆلۆژی ئیسلامیە ئەوە تا هەموو ئازادیەکان تەسکراوەوە تەنانەت ئافرەتێک ناتوانێت بە ئازادی خۆی بڕاتە دەرەوە توندوتیژی دینیە ئەگەر کەسێک بە سوتفە بێت و بە سوتفێ بەو بازگە و ساترانەیە بگەشتاتە مووسڵ ئەیتوانی پراکتیزێکە وەکوتم لێرە توندوتیژی کەلامیە من و تۆ تێر و پڕ قسە بەیەکەڵێن جنێو بەیەکەین فەیسبووکەکەی خۆم ڕۆژ جوابیشانێتەوە بەردەوام جنێوت پێ ناوانە خۆمی نوێژەکەن مسلمان و قورئان باشە باوە بڵێن بەڕێزێ توندوتیژی ئاینی ئەتەوێ حەزفکەی لە ناو فەیسبووکەکە تا بەڵام لەو لاوە هاتووی توندوتیژی کۆمەڵایەتی پەرەت پێدەی مامۆستا ڕێگەم پێ بدە ڕست کابراایەک لە منتیقەکەی خۆتاوتی وا ئەکەم و نازان بۆریە تەقێنینەوە چیەکەین و تۆ بەیانی کلاشکۆفێکە کردە شاودە حازرن نەوت تەوای توندوتیژی کۆمەڵایەتی تۆ ڕابەرایەتی لە توندوتیژی کۆمەڵایەتیەکەی مامۆستا دینەکە باشە با لێرە بەعەرزەکەم کاکی برام ئەگەر دەسەڵات عدالت بەرپاکە ئەو بودجەیە کە هەیە شەفا بێ هەمووی بۆ جیرفانی خەڵک بگەڕێتەوە ئەو کاتە من توندوتیژ باشە تۆ ئەو نانم نادات بۆ کلاشکۆفێک ژیانی منی تەنگ کردووە ژیانی منی تەنگ کردووە ئەی قابلە من دیفاع لە بودجە بە گۆڵ دیفاع بکەم عزیزی منم بەعەرزەکەم من کەسێک بێت کاکە دیفاعی نفسی خۆم بکەم حەدیثمان هەیە ئەڵێ بەچەک نەبێ بەجێنە داعش ئایدۆلۆجیە داعش قەناعەتی وایە خوێنی تۆ حەڵاڵە قەناعەتی کولی هەیە شەرەفی تۆ حەڵاڵە ماڵی تۆ حەڵاڵ بەس من وا ناڵێ من تێم دیفاع لە نفسی خۆم بکەم داوای بودجە و پارە و من هەڵم گرتووە لە چەمچەماڵە موسیقی دقا با وڵامی ئەو کلاشینکۆفی کە من هەڵم گرتووە لە چەمچەماڵە 2 ڕۆژ پێش ئەوە مامۆستای ئاینی مامۆستایکی ئاین مەسئول لەکی چەمچەماڵ بوو ماڵەکەی درا بە بەرفێشە بینە سەر بیری تۆڕەوی سیاسی بەجددی کاک وەرزان ئایا لە کوردستانە بیری تۆڕەوی سیاسی گەنجانی نەکردو بە قوربانی بۆ کەنجی کردو بە قوربانی پیری کردو بە قوربانی مناڵی بوونەوەری کردو کورە کاکە ئاژەڵانی کردو بە قوربانی خۆرەوەنی کاکە ئەزانی چی تۆ سەیری کە کاتی منازەرە و شەڕ و شەڕەقۆچی حیزبەکان باڵندەش بە ئاسمانە زانی باسی ئەخر نانایەت و زانی چی بەرنامەکە لەسەرەوەی باسی تونڕەویەکەی گەنجێکە تونڕە بووها لەگەڵ باشایکا بە شەڕباوێکیشی لەو ڕۆژانەیە ئەخباروتی فیشەکێکی ناوە باشۆ کوشتی ینی تونڕەوی چی خۆ تونڕەوی ئەوەیە لە گەنجەکەەوە شۆڕە بێتەوە مادەم لێەوە هاتۆ بۆ گەنجەکە لە گەنجەکەش بۆ براکەی بۆ ئەم من نەچمە دەرەوە برادەرەکان مەبینم تووڕە نەمووی عەسەبی خۆ منیش ئێمە هەروە کارلێگەکە لێمەکە باشە کۆبوون ئەو ڕووداوە سیاسانەی لە وڵاتەن بەشێک ینی ئەم پەرداخە نیوەیە ینی بۆ خۆی خەریکە پڕە بێ ئەو تۆزەی شانتیە کرد بۆی لێ بڕژێ ینی ئەو تۆزەی مابوو منفەسەکە ئەوە شانتیە کرد وەکو مامۆسا شتێی کرد و منی شتێم کرد و ئێوە شتێتان کرد و هەمومان مامۆستا تۆ زۆرت تێ کرد بۆیە زۆر ئەزانی چی کە ئەڵێ مامۆستا من خۆمیشی تێکەم ینی هەمومان ئەو نیوەمان تێ کرد بۆی پڕێکین بڕژێ ڕژاندمان هاتوونی جا گەنجمان کردو بۆ سوتەمەنیە بۆ خۆم گەنجم بۆ مامۆساش ماشەڵا گەنجە ینی هەموو بوون بۆ سوتەمەنیە کەمانەوێ کوردستان چاکەین
بەڵام چی ئەوەمە لێکرد بەڵام کاکە بەرزامن من پرسیارەکەم جۆرێکی تر بوو ئەڵێم لایەنە سیاسەکانی ئێمە تا چەند وایان کردووە کە گەنجیان کردووە بە قوربانی بۆ بیری تونڕەوی ئەم شارە ئەو شاری قوبوڵ نییە ئەم حیزبەوە حیزبی قوبوڵ نییە ئەم ناوچەیە و ناوچەی قوبوڵ نییە و عەشیرەتی قوبوڵ نییە حیزب دکتۆر بمبورە باسییان کردبوو کەسێک باسی کردبووتی یەک قەناتی تەلەڤیزیۆنیم کردەوە 2 ساعت سیرم کرد خەریک بوو دوای ئەو 2 ساعتە خۆم بکوژم یان کوردستان بەجێ بەڵم یعنی ممکنە بالفعل وایە پارتێکی سیاسی لە ڕێگای میدیا و مینبەرەکانی خۆی وا لە گەنج بکە هۆپ لێزبی لێرە زۆر گرنگە مەسەلەی ئەمەل هۆپ کەسێک زۆر دۆڵەمەند بێت وەزعی دارایی زۆر باش بێت لی چ کەم نەبێت تو هەر بەرامبەری دانیشە بڵێ هەست دەکەم نەخۆشی سێچار دالی دووبارەکەوە لەوانەیە تووشی قەلقی نفسی بێ و دوای بەرەو تێکچوون بڕوە کەمپەکان کەمپی ئاوەرەکان هەموو پیداویستێکیان بۆ دابینکە ناوی لێ بنێ 5 ستار کەمپ بەڵام ئەگەر ئەمەنی لەدەستدا لەوێت دەتوانانی خۆی بکوژێ بۆی ئەوەی کە گرنگە لێرە ئەوەی کە کاک بارزانیش بازەکە ئەوە تازە کوردستان گەیشتە ئەو مەرحلەیە کە هەموو لایەنەکان بەیەک پاکێش تێدا با بڵێن تاوانبارن بەڵام چۆن ئەو هیوایە ئەو هۆپە بۆ ئەو لاوانە بگەڕێنینەوە لە جیاتی ببێتە شەڕانگێز ببێتە ئاشتی پارێز ئەگەر من تەواوی کەم بمبورە ئەو مەسەلەیە ینی توونڕەوی کەلامیە ئێوە تۆ بێ جایکەنەوە لە توونڕەویە پراکتیسیە ینی پراکتیک بووە ئەو توونڕەویەکە لە بازار بۆ کزەکە لە لێت ناداکا کە کابرا دێتە فەیسبوکەکەت بۆ تەنووسی خوشک و دایکە ئاشدا و ئاباوە بەڵام لە دەرەوە پێ بەرامبەر یەک بۆ کزەکێشی بەدەمیە ینی بۆیە پێت ناڵێت توونڕەوی کەلامیە توونڕەوی کە ئەگەر تەواویکەم چکە دکتۆر مداخلەی کرد بۆی من لە شوێنێک لێرەش خەریکی توونڕەوی بەکارهێنی نییە ئەوە بەڵام پێ توونڕەوی کەلامی بێ توونڕەوی کەلامی پێش هەموو توونڕەویەکان ڕاگری کاکە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە لە بازارە خۆ لە خۆ لێت نایە خۆ کابرا تۆ لە خۆ تۆ ناچیتە سەر بارەگا خۆ ناچیتە سەر حکومە بیرڕوقی و حکومەت تەقەو لێ ناکە ئاسایشەکە خۆ لە خۆی شەق نایە ئەو خۆ نەچۆتە ژێر شەقی ئەمە هەمووی توونڕەوی کەلامیە من و مامۆسا و تەلەڤیزیۆنەکەی ئێوە تەلەڤیزیۆنی ئەوانەی تر هاتی دروستمان کردووە بەیانی دوایتر کابرا سەیرمانەکە و تۆ ڕابێت بۆ هۆیە کە تۆ زۆر پەیوەندیت هەیە لەگەڵ خەڵکا و ڕۆژانە خەڵکانێکی زۆرە بینی توونڕەوی لە ناو گەنجانیمە بەرەو زیاد بوون ڕۆیوە یان بە ڕێژەیە گەوەری بگرین جارێ باسی توونڕەوی من نمونەیەکی جوانە خۆشە جەڕمەوە توونڕەوی ئەوە بەشێکە لە هەموو مرۆڤێکە هەیشتێکی سروشتی خوا فەرمێ فەئەلهەمەها فجورها وتەقواها هەمدوو بەش لە ئینسانە هەیە بەشی فجور و بەشی تەقوا بەشی میانڕەوی بەشی تونڕەوی ئەمە سروشتێکی سروشتی خوا لە مرۆڤەکانە دروستی کردو من بۆ خۆمەکو مەلایەک لەسەر میبەرەوە کە وتاریش خەن هیچ مناسبەیەکیش نیێتە پێشۆکە کاتێ باسی نەرمونیانیش بۆ خەڵکەم تووڕا جارێکیان لەسەر میبەرەوە باسی نەرمونیان ئەو هەموو حەدیث و ئایەتم کۆ کردووە دەربارەی نەرمونیانی کەچی خۆشم شین و مۆرکرد بۆ زۆر بە تووڕەیەوە وڵات دوای کابراایکی نوێشکەر نوێشخۆن هادو تیمان بۆ ساعرەت و باسی نەرمونیانیەکی خەریکە ئەمان خۆی لەبان میبەرە کوتم ئەشەبوودا ڕاستەکەی لە کوردستانە ئەتا حەزەکەم بدەم لە بنی کولەکەکە لە کوردستانە حیزبە ئیسلامیەکان هۆکارن بۆ توونڕەوی ئاینی حیزبەکانی دەسەڵات و حیزبەکانی ئۆپۆسیۆنیش هۆکارن بۆ توونڕەوی گەنجەکانمان ئەمە بە کورت و مختصەرەکەی چۆن حیزبە ئیسلامیەکان لە مزگەوتەکانە کۆمەڵی مەلایەن دروست کردووە تەداخلی ژیانی هەموو کەسێکن ئەڵێ ئەگەر ئافرەتێک لە ماڵەوە بەسەر ڕووتی بە سوفری لە ماڵەوە دەرچێتە دەرەوە براکەی غیرەتی نیە و پیاو نییە ئەمە براکەی ڕات و لە ماڵەوە کارەساتە خوڵقێنێ ئەمە جواب بالێ بۆسین ژالیان خاتۆ بۆ کۆم هەڵبەت هەر لەسەرەوە ئەگەر مەسەلا خۆش لەبەری ڕاستیە چونکە جگەلەوەی کە مەسەگەلانی ئاینیش نەبێ ئێمە هەر وەکو ئەسڵ ئێمە وەکو ڕێکخراو وەکو ئەو ئەژنانە کە لە ڕێکخراوەکان کارەکەن زۆر جار هەوڵە دەین مامۆستایانی ئاینی بینی دانیشتنەکانەوە قسەیان لەگەڵ بکەین پیان بڵین هیچ نەبێ با پرۆژێک پێکەوە دەست پێ بکەین ئێوە جمعان قسە ئەکەن بۆ خەڵک وا قسە بکەن کە خەڵک دژی خێزانەکانی نەبێ ئەوان نەکرد لەگەڵ فکرەکەنین زۆر جار یان ئەڵێ بەڵێ ڕاستەکەنەوە نایەت قسە مداخلەشەکەم ئێستا کە من لەگەڵ تۆ دانیشتۆ تۆ ئافرەتێکی سوفوری من حورمەت و ڕێز لێ ئەگرم زۆر وەکو مرۆڤ و ئینسان سێتەکەم بەڵام لە فەیسبووکە حەیان بۆ نایەڵن نەڵێ وەدا مەلایەک لەگە ئافرەتێکی سوفورا ئەلە ماوەی وێنێکم لە فەیسبوک داگر لەگەڵ دوو ئافرەتی فول سوفورا دانیم بەڵام کۆمنتەکان لە 90 دەستخۆشی بوو سەتی دەی ئەو دەوروبەری مامۆستاتون ڕەون باشە
تونڕەوی کۆمەڵایەتی ئەوە کردووە لە دەوری بەریەوە بەس تونڕەوی ئاینەکە و کۆنتترۆل کۆمەڵایەتەکەمە ئەوش کۆنتترۆلەکەین بەڵام کلاشکۆفەکە فرۆشە باسەکە لەسەر کلاشک کاکی جارم کلاشنکۆف بۆ بڵاو من کاکە لە فیسبوک داخل ئەوە بزانم کۆمنت مە بسمەوە هات ینی لێرە کە زۆر زار باز دەکەین کەلامە یان دەبتە پراکتیزە یان کە پراکتیزە بوو لێرە مەسەلەکە لەسەر مێنتاڵەتە لەسەر عقلیەتە بۆ نمونە ئێمە باز چێ دەکەین باز لە کۆمەلگایکی دەکەین کە بە بەردەوامی لە شەڕ بووین ئێمە هیچ دەرفەتێکمان نەبوو بۆ ئاشتی ئێستا لەو کوردستانە مستەڵەحەکەی پێ دەڵێن ئاوارەبوون بە ویراسە باپیری ئاوارە بووە نەیتوانێ بگەڕێتەوە باوکی ئاوارە بە ئێستا ئەوش خەریک بۆ ئاوارە بێتەوە با بسم لێرە چ دێت نمونێکی زۆر بەپەلەو بچووک لە لایبریا شەڕی ناوخۆ بوو کە لە شەڕ تەواو بوون لەبەر ئەوەی پیاوەکان بۆ نمونە چەکیان بەکارهێنا بوو بۆ حەسمی هەموو خلافەک چەکیان بەکاردێنا وا بوو توندیتیژی خێزانی زۆر بوو کە لەگەڵ ئافرەتەکەی بەشەردا چەکی بەکاردێنا وتیان چ بکەین باشە وتیان ئەو کلاشنکۆفانیان لێ بکڕینەوە هەر کلاشنکۆفی بە $10 لە جیاتی ئەو ئەدەواتی چاندون و کشت و کاڵ و حیراسە پێیان بدەین بۆی بخۆیان خەریکی زەراعەت بن بۆ نمونە تقیمە چیان کرد لە لایبریا 2 میلیۆن پارچەکەی میزانیان بۆ دانا دوای تقریبا وتیان لەوانەیە بە 2 ساڵ بە 3 ساڵ ئەو پرۆسیە تەواو بێ بۆ 7 ساڵ و 8 ساڵ هەر تەواو نەبوو بۆی بۆ بزنس ئێمە تۆ من ساڵمانەیە بۆی کە ئەمە بسەوە بوو دواتر کە ئەو شتانەشیان پێی کرد چەکەکەیان تەسلیم کە دوای دیتیان تووشی گەر هەیە بۆ هەمان ئەو چەکێک کە بەکاری دێنا بۆ توندوتیژی هەمان خاکەناس و پێمەڕەکەشی بەکاردێنا کەواتە هەموو ئەو کۆمەلگانی بە شەڕ تێپەڕیون پێویستیان بە بەرنامەکە کە دەبێت پێدا بڕۆن پێی دەڵێن DDR disarmament demobilization و rehabilitation پێویستی بە ئیعادەی تەئهیلە گەنجی ئێمە بۆ نمونەشی زۆر بچووک کە دەکرێت زۆر کاریگەریە بێ گەنجەکی ئەو کوردستانە چۆتە ناو داعش بۆتە تیرۆریست تۆ بانجیکەی لە ناو قاعەتی گەورە لەگەڵ 1000 گەنج باسی تەجروبەی فاشیلی خۆی بکە ئەوە نابێتە هۆی ئەوەی بەلایانی کەم 500 گەنج بجێڕیتەوە بۆی بڕۆنە ناویان ئەمە نمونەی باشمانەی پێ دەڵێن سەکسس ستۆری واتە نمونەی ناجح بەڵام نمونەی فاشیلی زۆر زار گرنگە تۆ باسیکەی بۆی سوودی لێوە بگرین کەواتە مەنتاڵەتی لێرە گرنگە چۆن دەتوانی کاری لەسەر بکەین کە ئەو عقلێتە بتوانین بخۆین باشە کاک وارزان ئەگەر تاکەکانمان گەنجەکانمان هەموو مەسەلەن مافە سەرەتاییەکانیان خواستەکانیان بۆ فەرەهام بکرێ تونندڕۆی توندوتیژی کەمە بێتەوە لە ناویانە یاخود پەیوەندی بەو شتەوە نییە خۆ لە سوێدیش دابین کرا و مافانەی کە تۆ تعریفەکەی کە لێرە بۆ کوردستان دابین کرێ بڕۆ دایرەی پۆلیسی سجنیشیان هەیە و بڕۆ لە وڵاتان ئەسکەندەنافیا مش سجنیان هەیە خۆ مافیا جۆرێکی تر ینی ئەوە حاڵەتێکی تەمەتوعی بەشەریە حەزەکە خەڵک لێ بترسی حەزەکە بە قۆت بێ حەزەکە خراپە بکە حەزەکە ئەو هەموو ببورە تا تۆ بە خراپ نازانم هی هەندێک بەس ئەو شێوازی کە لەسەر وشتانە لەسەر جسمی هەڵەکەنێ ئەوێ مرۆڤ لێ بترسێ مرۆڤەوە خەسڵەتێتی من حەزەکەم هەموو جیهان بە یەک ئیشارەی من بجوڵێ کە هاتووم قسە لەسەر تونڕەوی شەکەم کەواتە پەیوەندی بە ئەو شتانە نییە چکە 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا ئەو شتانەمان نەبوو نە موبایل لەبوو لە تەلەڤیزیۆن 6 خێزان دەسەر خێزان بوو منداڵەوەی بەلا یەک تەلەڤیزیۆن من ڕەشوسپی من 2000 زانیمان تەلەڤیزیۆن شتی ملەوەن هەیە ئەنی لە تەلەڤیزیۆن ئەنی خۆ ئەو کەرەسانەی کە ئەمڕۆ دابێنن پێشتر نەبوو کەچی ئەمڕۆ توندوتیژی زیاترە مەسەلە پەیوەندی بەوە نییە کە ئێمە چیان بۆ دابین کە ئێستا بین بڵین وەڵا با بڕۆنی هەر گەنجە با لە پاری نەودێکی 500,000یان بینێ ماگانە و دەی ژنان باوەیان بۆ بکەین و پیا با توندوتیژ نەبن ینی تۆ توندوتیژی ئەکڕیتەوە پارە تێمێ توندوتیژ مەبەتکایە ینی ئەوە نیە ئەوە بەرنامەیەکی سایکۆلۆژیە دەبێ وەکو وتم عالمەکان قسەی لەسەر خەبیرەکان منی چی لە نازانم مامۆستاش ئەگەر ڕێگەم پێ بە خاتوونی توندوتیژ کەس لێی نازانێ ئەمە تەخەسوسێکی علمیە دەبێ بێن ئەو مێنتەڵێتیە و فەرهەنگە ئەو تاریخە هەمووی لێک بنەوە من لە بەرنامەیەکی 50 دقیقە ناتوانم پێت بڵێم کورد و کۆمەڵگەی کوردی و توونڕەوی چۆن کۆتایی تێگەشتم مامۆستا بوونی بەرنامەی ئاشتەوایی پەیامی ئاشتەوایی و لێبوردەیی کاریگەری ناکە ئەمە ئەم کاک بەرزان ئەڵێ ئەمە بێ پرۆفیسۆرە کەسێ بێ باسیکە بەڵام ئەگەر خودی ئینسانەکە خۆی لێبوردە بوو کەسێکی ئاشتەوایی بوو مثلا هەر لە ئەساسا ئەو بیرێتیا دروست نابێت خۆی وتمان کە باسمان کرەوە شتێکی سروشتی لە مەسەلەی تونڕەوی لە هەموو مرۆڤێکە هەیە ئیتر هەیە نیسبیە ڕێژەکەی زیاتر هەیە کەمترە بەڵام ئێمە پرسیارێکی وڵامکەیم بە تەواوی نەداوتم ئەتانوێت لە بنی کولەکە بەم ئەو بەشێکی حیزب ئیسلامیەکانەکە هەندێک بانخوازیان دروست کرد و هەندێک مەلاو ئەمانە کە فکرەی توندڕەوی تا ڕادێک بڵاوەکەنەوە بەشێکیشی حیزبی دەسەڵات و حیزبی ئۆپۆزیۆنە حیزبی دەسەڵات بەوەی کە
موچی خەڵک نادا بەوەی کە ئەو هەموو شتێکی وەزعانی هێوای کردووە کە گەنجەکان بێنە شەقام تون ڕەو ببن حیزب ئۆپۆزیسیۆنەکانیش بۆ خۆیان دانیشتن لە مەقەڕ و ماڵاتی خۆیان هانی ماڵەکەی خۆیان هانی گەنجەکان ئەدەن بۆ ئەوەی توندوتیژی بکەن بچنە سەر شەقام ئەمە هەرچوان من چەندێک ڕخنم لە دەسەڵاتی ئەوەش ڕخم لە ئۆپۆزیسیۆن هەیە لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن سەرانی ئۆپۆزیسیۆن لە ماڵی خۆیان دانیشتونە لە گردی خۆیان دانیشتونە تەنها بەڵێ تەنها هانی خەڵکی گەنج ئەدەن هەڵکردنە سەر مەقڕەکان بچنە سەر شەقامەکان توندوتیژ و تونڕەوی ئەنجام بن ئەمە بەڕاستی ئەمە قسەی تۆ دوو نمونەمان هەیە بەڵێ باشە دوو نمونەمان هەیە دوو گەنجن کە قوربانی دەستی تۆنڕەوی بەڵێ باش نییە ئەچی ئەیبینین بەڵام دواتر گفتوگۆکانمان لێرە نابا باسەکە زۆر گەرمە و با کاک بەرزان تۆ هەوایە وەرگین باش نییە ئەچینە دەرەوە بەردامی بە گفتوگۆکانەی باش نییە؟ من بتەنە عەزمێک سەچمە سەعیدە کرد نیاندامی ڕۆژ ینی خواردنیان لێ تا کردم نەکە خێزانەکەی خۆم بێگە لە خێزانەکەی کە تونتیژیان بەرامم بەکارینە خێزانەکەی خۆم زیاتر لەوانی تر تونتیژیان بەکاریدام هەتا بۆ ئەوەی لە ماڵەوە دەریان کردم نیان هێش بچمەوە ماڵەوە وتیان چ جوابی خزمام بدەینەوە کوڕەکەی ئێمە کچەشی مەسیعی دێنی من خۆی هیچ گوناهێکم نەکردەوە لە تونتیژیان بەرامبەر من کردەوە سەداهای وشی من بنێتە قوربانی توندوتیژی منیش زۆرچوی هەر کەسێکی ئاسایی سوۆسیال میدیان بەکاردەهێنا منیش کە بوومە ئەو حەدەیەکەوە گوێ لە خەڵک ڕابگرم ئەو کەسانێک کە پێیز دروست دەکەن بچمە بەر سێبەریوان بۆیە منیش وا فکرم کردووە بۆ من پێیجەکداننم منیش هەستام وەکو ئەو خەڵکە پێیجەکم دانا و خەڵکم هێنا بۆ لای خۆم و شتی تونڕەویم بڵاو دەکردەوە و شتی خراپم بڵاو دەکرێەوە کەوام دەکرد خەڵک احترام لێک نەگری و خەڵک چێژ لەو شتە خراپانە ببینێکەوە من بڵاوی دەکەمەوە کەوا ئەو کاتی من تەمەشا شتی خەڵکم دەکردکەوە بڵاوی دەکردەوە لەلایەنی شتی خراپ و سوکایەتیکردن بە خەڵک و ئێستا وەی لێ هاتووە خەڵک دێن تەمەشا شتەکانی من دەکەنکەوە من بڵاوی دەکەمەوە لە ڕووی توندڕەوی و لە ڕووی سوکایەتیکردن و لە ڕووی بێ احترامی لە ڕووی ئەو شتانەیەکەوە من بڵاوی دەکەمەوە خەڵک دێن تەمەشای دەکەن و سەیری دەکەن زۆر جاران کەوا بە منیان گوتووە لە ڕووی مادێوە کەوا من شت بڵاوکەمەوە یان قسەک بکەم لەسەر کەسێک لەسەر مەسەلەن ئەو کەسانێکەوە شتێکیان لە بندەستا کەوا لە ڕووی مادێوە یارمەتی من بدەن کەوا شتیان لەسەر بڵاوکەمەوە و ئەو شتانە بووە جات کۆمەلگا زۆر تاسیری هەبوو لەسەر من کەوا من پۆستی نەشیاو بکەم سەبارەت بە سیاست مەنداروان و ئەو شتانە کە خەڵک وە لە خەڵکی بکەم ماڵی خەڵکی تێک بدرێ یان خەڵکەک سوو بکەم یان لە ڕووی ئافرەتەوە یان لە ڕووی گەنجێکەوە یان لە ڕووی ئەو سیاست مەندارانە بەڵام گەیشتمە ڕەدا کە زانیم غەڵەتم لەو شتێکە دەیکەم بۆیە ئێستا زۆر پەشیمانم لەو کارانەی کە دەیکەم کەوا خەڵکێک من پۆستەکەم دەکرد و خەڵکێک دەیبینی بە چەندە هەزاران بینەر دەیدی کە لایک و کۆمنتیان دەکرد من خۆشحاڵ دەبم بۆ شتێک کەوا وەم دەزانی ئەمە گەورەیە بوو من بەڵام نەم دەزانی تێکدانی ماڵی کەسێکە یاخود سوکردنی کەسێکە من چێژم لەو شتەی دەبینی کەوا دەکرد. بینەری ئەو دوو قوربانیە بووین کە یەکێکیان قوربانی توندڕەوی سیاسی بووە یەکێکی تریان قوربانی توندڕەوی جیاوازی بینی ئاینەکان بوو و لەبەرەوەی لە دانیشتن پێشومان زۆر باسی ئەو دوو جۆری توندڕەویەمان کرد باشە کاک کرمانج توندڕەوی خێزانی چ کاریگەریەکی هەیە لەسەر گەنجەکانمان کە بە شێوەیەکی گشتی باسی توندڕەویمان کرد کە زیاتر دێین ئەو توندڕەویە ورد دەکەینەوە ناو کۆمەڵگا بۆ توندڕەوی لە خێزان یاخود لە قوتابخانە یاخود لە کارگەکان سەکتەری کەرتی تایبەتیش بە هەمان شێوە هەندێک جار دەبیستین توندڕەویان توندوتیژی لە خراوەکانی کۆمەلگە مەدەنیش بە تایبەتی مەسەلەی جیاکاری ئەوانە بەدی دەکرێت کە باس لە بۆ نمونە خێزانی هەرێمی کوردستان دەکەین وەکو خێزانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خێزان تیایدا خانەیەکی با بڵێن ئەساسیە لە کۆمەلگا کاریگەری دەبێتن بۆ نمونە ئەو پێشکەوتنی کە لە ڕووی یاساییەوە کە ڕوویدا پێش بوونی یاسای توندوتیژی خێزانی مەسەلەی توندڕەوی لە ناو خێزان ئاسایی بووە کەسێک هێز بەکاربێنێ بۆ ئەوەی لە خێزانەکە لە منداڵەکانی خوددا دوای یاسای دەرچوو بۆ دەبینی ڕێگری لەکرا ئەوە گرنگە کە توندوتیژی کە بازەکەی لە خێزان بەرامبەر بە ئافرەتانیان بە ئێستا یاسایەک هەیە لێرە کە مەسەلەن توندڕەوی
بۆ مەسەن دژی توندڕەوی خێزانی بە بێ شێوەیەکی گشتی هیچ یاسایەک نییە بۆ بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی لە هەرێمی کوردستان بەڵام با بڵێن بە مایکرۆ بە بچووکانە بەڵێ یاسایەکەی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بەڵام دەکرێت لە داهاتوش بۆ فراوان بکرێت کە بە شێوەیەکی گشتی توندوتیژی لە چوارچەوەی یاساگرێک بکرێت بۆی بتوانین ڕێکاری یاسای هەبێ بۆی بەرەنگاری بکرێت. بەڵێ ژەلەن خان ئەبینی باوکێک یان دایکێک توندوتیژیان توونڕۆ لەگەڵ مناڵەکە ئەم مناڵە جارێکی تر توونڕۆ دەرناچێت. بەڵێ بێگومان پەروەردەی و خێزان و ئەو ژنگەی کە مناڵێکی تیا گەورابێ هەر تاکێکی تیا گەورابێ کاریگەریکی گەوری هەیە لەسەرەوەی دواتر ئەو تاکات چی ئەبەخشێتەوە بە دەوروبەرەکە یا بەناو کۆمەلگا و هەر لەسەر بابەتی ئەو یاسایی کە هەیە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەیە لە کوردستان مادام باسی خێزانمان کرد ئەو یاسای ساڵی 2011 دەرچووە یعنی لەو یاسایە ئەکرێ بەپێی ئەو یاسایە هەر تاکێک لە ماڵەوە کە هەست بە توندوتیژی ئەکاجا خزمی دەرەجەیەکێتی یا خزمی دوورترێتی کە مەسەن مام و خاڵ و ئەماناکە کە توندوتیژی بەرامبەرەکە یاسایەکی تایبەت هەیە کە بەرەنگاری ئەو توندوتیژیە ببینەوە هەرچەنە هەندێک کێشەی تایە یاساکە بۆ نمونە تەنها پێویست بە حاکمەکانەکە بەو کەسانەکە حاکمن بۆی کە ئەو کەسەی کە توندوتیژەکەی کردووە بیگرن یا ڕای بگرن یا بانگ هێشتی بکەن کەرتی پۆلیس یان ئەو بنکەی پۆلیسانی کە لە شوێنەکان و گەڕەکەکان و نزیکی ماڵەکان هەن ناتوانن بە ئاسانی کەسێک بانکێش بکەن یان بیگرن ئەو سەلاحیەتە نەدراوە کە ئێستا زۆربەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوای ئەواکەن ئەو یاسایە دەستکاری هەموار بکرێ یان فقڕێکی بۆ زیاد بکرێت کە پۆلیسیش بتوانێت لەبەرەوەی زۆر جار حاڵەتەکان بەپەلەیە لێدانە سجنکردنە لە ماڵەیە ڕێگە لێگرتنە یان حتا ئەو توندوتیژەی کە بە ئۆڕڵە یعنی بەبەست بە قسەکردنە ئەوەش ئاچێتە چوارچەوەی توندوتیژی خێزانیە. باشە مامۆستا وەکۆ زانی لە ئاینی ئیسلامە باوکەکان بە گەورەی خێزانەکە داهاتن باشە مەسەن ئەگەر باوکەکان هەر توندوتیژیەک بنوێنن بەرامبەر هەر تاکێکی خێزانەکە ئاساییە چکە ئەڵێن لە قازانجی ئەو تاکەیە ئەوە چۆن لێکردنەوە خۆی ڕاستە خۆی گەورە لە قورئانە فەرمی الرجال قوامون على النساء ئەوە هەرچەندێک لە هەندێک ئەو کەسانی کە دا بڵێن ڕخناگرین لەوەی ئەڵێنەوە پیاوان پیا و سالارن بەرامبەر بە ژنان و بینن بەڵام لەو ڕۆوە کە باوک ڕاستە بەخێوکەر و پەروەردەکەری ماڵە حتمما هەر باوک و دایکێک لە مەسلحەت و قازانجی مناڵەکانی قسە ئەکات و ئەیوێت بەڵام زۆر جار هەیە ئەوە ئەگەر تو سەر ئەو باوک و دایکە زۆر جار باوک و دایکەکە لە پەروەردەکردنی مناڵەکەیە سەرکەوتو نابن بە شێوازێکی باش واتە وەکو بڵێ یا ئەبەتی ئیسا قورئان فێرمانەکە کە خوای گەورە ئەفەرمێ کاتێککە تۆ ئەتەوێت ئامۆژگاری مناڵەکانی بکەی یا بوونەیە واتە بە شێوازێکی نەرمونیان و جوان یا منداڵەکە بەرامبەر بە باوکی یا ئەبەتی باوکی خۆشەویست واتە وشەی یا ئەبەتی و یابوونەیە لە بەرانبەری باوکو و کوڕەکانە نەماوە بۆیە ئەمە وای کردووە کە لە ناو عیلەکانە توندڕەوی توندوتیژی بەرپا ئەکرێ بۆ نمونە توندوتیژەکانیش لە سیوە سەرچاوە دەگرێت کورد ئەڵێ تەشتەی پڕ ئاشتی ماڵە زۆر جار لە ماڵەوە سێرێکێ نەبوونی و هەژاری وای کردووە ئەمە لە ناو ئەو عیلانەدا توندوتیژی دروست ئەبێ بۆ نمونە کوڕەکە حەزەکە وەکو کوڕەکانی تر دەرەوە سیارێکی جوانی هەبێ و بڕوە ژنێک بێنێ خانوێکی باشی هەبێ باوکی ئیمکانێتی نییە یا زۆر جار ئەو باوکە ئیمکانێتی هەیە بەڵام سەرێکی ڕەزیل و چروکە و هاوکاری کوڕەکەی ناکە ئەمە فاکتەرێکە بۆ ئەوی کە توندوتیژی عیلی دروست ئەبێ دەڕاستی جاری وایە لێکترازان دروستە بێ جاری وایە شەڕ و لێدان دروستە بێ جاری وایە توندڕەویەکە توندڕەوێکی ئاینیش ئەبێت بۆ نمونە ئێمە حەدیثمانێ سێرێکی کابرایەکە چ لە مزگەوتە مامۆسای ئاینی ئەڵێ کاکە تۆ مناڵەکە فێری نوێشکە لە 7 ساڵەیە تۆ ئەبێت لێی دەی بۆ ئەوەی فێری نوێشکە بۆی نوێژ بکە بەڵێ ئەمە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت لە 7 ساڵەیە منداڵەکانتان فێری نوێشکەن و لە 10 ساڵەیە لێیاندەن لێرە پرسیارێت سەبێ لە قورئانی پیرۆزە چەند ئاەت هەیە کە باز لە لێبوردەوەی ئاشتی بکە و چەند ئاتیشەیە کە باز لە توونڕەوی بکە ئاوێتمان زۆرە کە باسی توونڕەوی ئەکا بۆ نمونە و ئاەتی چەند جار دووبارەم کردەوە یا ئەیوهە النەبی جاهد الكفار والمنافقین واغلظ عليهم جهادیان بکەوت توندوتیژ بە لەگەڵیانە والديان آياتشمانه وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم باسي تسامح ليبردنو أشتواي أكا إما اللي ردا أو آياتاني كباس لتندو تيجي أكاد أو حديثي كالي لمنا لكان تمدن لحول لدى صالي دا أم آياتاني كهاتو تخوار وقت خوي بو كافركان بو أو كافراني كواد جاتي بيغمريان كرو شو روش بيران جريان دروس كدو بو بيغمر بكوجنو صحابكان بكوجنو مدينة داجر كان كاكا أم آياتانا بسرد شوا أم آياتانا خاص بو أو كافرانا توم آياتانا مير بو كافركاني إيسا كبيان علي إيسا بيان علي
تۆی کەسێکی مسلمان پێی ئەڵێ کافر کە تیاری بۆ تۆ دروست کردووە سیارەی بۆ تۆ دروست کردووە فەیسبوک و ئەنتەرنێت و کۆمپیوتەری بۆ دروست کردووە ئاخر ئەم کافرە جیا لەگەڵ ئەو کافرە کاک بارزان ئەڵێن تاوەکو کەسێک لاواز بێت توندڕەوتر ینی توندڕەویەکەی زیاترە بێ ئایا ئەوە ڕاستە یان ئەوانەی کە دەسەڵاتیان زیاترە توندڕەوترە لەسەرەوە ساسێ لەو مەبدەئی کاڵێ پڵنگی بریندار ئازاترە پەلاماری زیاترە لەسەر مەبدە ڕاستە بەڵام باسی خێزانتان کرد مەسلەی خێزان تا ئەو کاتێک کە مناڵ دەنێرێتە تەحویلی بازاڕیەدا تەحویلی کۆمەڵگەیەدا هیچی پێ نەبووە ئەوە کۆمەڵگەیە تێکێداوە لە بازارڕە خێزانیش دەوری نییە لەو چاکردنا خۆ باوشی ئێمە کە سوکاری ئەمە باکوداکمان فەیلسوف نییە خۆ عالمی دەرونی نییە لە ماڵامێ تەواوی نابێ بزانن ئەو گەنجە چیەکە لە ئەو بابەتێکی ترە ئەنی بابەتێکی پەروەردەی نییە ئەنی بابەتی ئاڕاستەکردن نییە تۆ بێ لە کاتێک کۆمەلگا منداڵێک تەقدیمی کۆمەلگاکەی منداڵەکەت هیچی پێ نەبوو خسووتە کۆمەلگەوە فڕیەوە ئەوە قوتابخانەیە ئەوە ڕەوزەیە ئەوە جادێ ئەوە شێخەڵاو بەربەلەدەکانی وڵاتە ئەوە پڕیەکە لەو شتێککە تۆ پێڵی توندوژی و هەروەها ئەوەی مامۆسایانی ئاینی ئەگەر مامۆسا لێم خۆش بێ مەلاکانن کەوانە فکری تونڕەوی بەشێکی دەنێەوە مامەسا لە مەکتەب ڕۆژگارە بەدار لێدا بەشێ توندوتیژیەداتەوە فەیسبوکیش بە سەریحی توندوتیژی فێرەکە توندوتیژی پێشتریشتم توندوتیژێکی کەلامیە بۆیە خۆواز دەوە بێنین دایک و باگ ڕۆڵی بەخڕێەوە ناڵە من تەواوی ئەو قسە بکەم بخۆی بگورن خێزان یەکەم کۆمەلگایە خێزان یەکەم کۆمەلگایە کە تاکتی بەری ئەکەوێت بێ ئاشنا ئەبێت و ئەگەر دایک و باوکێک چەندێک باڵین ئاسی تێگەشتن یا هۆشیاری یان ڕۆشنبیری ئیدوکیشن یان نزم بێ هێشتا ژینگەن هێشتا شتێکن کە تاک بەری ئەکەوێت لە تێرمی منە مەجاتان شێوەکەوانی یا ڕەشیان سپی لەوانەیە خێزانێکی ناتون دوتیژە منداڵک بەرەم دێنێ بۆ کۆمەلگایکی ناتون دوتیش ئەوە یەک خێزانێکی تون دوتیژە منداڵک بەرەم دێنێ بۆ خێزان بۆ کۆمەلگایکی تون دوتیش خێزانێکی ناتون دوتیژە منداڵەکە دەنێتە درەوە بەڵام کۆمەلگایەکە تون دوتیژە لی تێکدەدا خێزانەکە تون دوتیژە بەڵام کۆمەلگایەکە لەوانەیە زۆرم لەسەرەوە نووسیویشە ئەنی تۆ هەمومان بیستوتە تایتڵی وەرگین سامان وەکو نایە وەرگری 4 ساڵە لە سویدا هاتوۆ بۆ بە پەپولە بۆ بە بەشەر بۆ بە بەشەر خۆ لێ عالمیان بۆ نەگرتووە لێرە خسۆت خراوەتە ژێر سیستمەوە ئەوە شەقا ئەوە زەبرە وای لێ کردووە لێلابەی سیستم هەڵتەداتە دەرەوە لێرە هیچ شتێک وا لێ ناکات ئیتر بێدەنگە بە مەگەر بێڵن ئەبێ ئەوە تەواوکەم یعنی ئەگەر بێت و لێرە سیستمێک هەبێ تۆ لێولادە فڕەداتە دەرەوە ئەگەر تۆ لە ترافیکتدا 4 جار لە ترافیکی سووردا ئیدی ئیجازەکەی لێ سندیتەوە نەک لێرە 20,000 جاریش لێ بە ئیجازە و لێ ناسێنێتەوە ئەگەر 4 جار خراپەیەکت کرد پۆلیسی در ڕێگەی فلان ئیشی پێێنە ئەو کاتە نایتوانی تۆ ناچی ئەم شتە دووبارەکەیتەوە لێرە ئەوەی کە ڕۆدا پێوترێ خێڵەکی بوون پەروەردەی خێڵ عشیرەت هەر کەسی خێڵێکی لە پشت بەجوورەوەی کە زۆربەی بازدەواکردن لە هەرێمی کوردستانە زۆربەی تاکەکانمان مەسەڵەن ئاینی پیرۆزی ئاینی ئیسلام مەسەڵەن زۆری نەمانەگرێتەوە ئێمە بۆ چوونی نووسەرێک و مامۆستایەکی ئاینی ماوەرگرتووە لەبارەی ئەو دەنگۆی کاڵێن ئاین هۆکارە بۆ بڵاوبوونەوەی بیری توونڕەوی دەیبینین و دواتر بەرداوامی بە گفتوگۆکانمان. ڕۆشنبیرانی هەرێمی کوردستان نەبوونەتە هۆکار بۆ ئەوەی کە بیری تونڕەوی لە لای گەنجانی هەرێمی کوردستان دروست بکەن. ئەگەر سێری بەرهەمی ڕۆشنبیرانی هەرێمی کوردستانەکەیت ئەوەندە کتابت دەست ناکەوێت یان ئەوەندە نووسینی باشە دەست ناکەوێت لەسەر لێبوردەیی یەکتر قبولکردن و نەرمونیانی و قبولکردنی جیاوازی بەڵام بەداخەوە بەدیوەکەی دیکە ڕۆشنبیری عنف ئەو شتانی ئەو هۆکارانی کەوا عنف بەرهەمەهێنن زۆر زیاترن لەوانەیە کەوا نەرمونیانی بەرهەمێنن لە هەرێمی کوردستانە. ئەو هۆکارانە چین؟ هۆکارەکانەوەیە کە پەیوەندی بە بارودۆخە عامەکەەوە هەیەنی ئەو بارودۆخە سیاسێکی ئێمەی تیا بووە بارودۆخێک بۆ هەر بۆ خۆی بە تەبیعەتی حاڵ تندوتیژی بەرهەمهێناوە ئەوە ململانە سیاسی ناتەندروستی کە لە نێوان حیزبەکانە هەیە گەیشتۆتە ئاستێک کە ڕۆشنبیرانیش تێوەگلاون بۆ خۆی ڕۆشنبیران هەندێکیان لەبەر ناچاری
ژیانیان بێت چوونەتە پاڵ حیزبەکان حیزبەکان شەمیشە بە ئاراستیەوە بەکارهێنەوە کە شەڕیان پێ بکە لە کەناڵە میدیایەکان تۆ سەری هەرێمی کوردستانکە ئەو کەناڵانێکەوە زۆرترین جمهور و زۆرترین بینەری هەیە ئەو کەناڵانێکەوە بە توندی قسەکەن بە لەهەجەی تند قسەکەن وا لە بیرمان نەچێ هەندێک لە مینبەرەکان کاتێکەوە دران بەدەستی پیاوی ئاینی یان ڕۆشنبیری تەقلیدیەوە ئەمانە پیاوی ئاینی ڕۆشنبیرە ئەمە ڕۆشنبیرێکی تەقلیدیە کاتێک کە مینبەر درا بەدەستی ئەمانەوە و ئیسلامی سیاسی هات و گەنجەکان بۆ خۆیان فەراغێکی زۆریان هەبوو ناچار چوون ئەم کاتیان لەکوێ خەرج کرد لەو شوێنانەی کە پیاوە ئاینیەکان هانیان دەدەن بۆ توندوتیژی چونە ناو مزگەوتەکان و مزگەوتێک ناڵە و مزگەوتانێکەوە هانیان دەدا بۆ توندوتیژی ئەوە بۆشایەکی دیکەشیانەیە ئەم گەنجانە بریتێ لە بۆشایی فکری واتە لە ڕووی فکری و ئەوەندە پێگەیشت و تێگەیشت و نین کە بتوان خۆیان ئاراستە بکەن هیچ کاتێک ئاینی پێوەزی ئیسلام ئەگەر سەیری دقەکان بکەین ئێمە ئاینی پێوەزی ئیسلام هانی هیچ چین و توێژێک نادا بە تایبەتی گەنجەکان هانیان نادا بەرەو تون و تیژی بڕۆن بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە من دەمێ بە ڕاشکاوانە بڵێم خەڵکانێک هەن بەداخەوە کە شرۆڤەی دەقاینیەکان دەکەن شرۆڤەی ئاەت و فەرمودەکانی پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام خەڵک بەرەو ئاقارێکی تند و خەڵک بەرەو ئاقارێکی خراپ دەبن بۆ ئێمە دەتوانین بڵێن ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاشتیە ئاینی پێکەوە ژیانە ئاینی برایەتیە ئاینی محەبەتە ئاینی خۆشەویستیە ئاینێکە کە سەداسەد گونجاوە بۆ ئەوی کە مرۆڤ دەستی پێوە بگرێت بەڵام ئەو کەسانی کە ئاین بۆ ئامرازی تایبەتی خۆیان یاخود بۆ ئامرازی حیزبی سیاسی تاچی بەکاردێنن بۆ ئەوەی بە مەبەستێکی تایبەتی خۆیان بگەن خەلەلەکە لەم شرۆڤەکردنەیە نەک لە خودی ئاین و لە دەقە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە گرنگە مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکان و میدیاکاران و حکوومەت بە پلەیەک کار لەسەرەوە بکاتن کە ئاینی پیرۆزی ئیسلامەک و خۆی کە خۆی پەروەردگار داوای لە ئێمە کردیە بەم شێوەیە شرۆڤە بکرێت لەلایەن مامۆستایانی ئاین و میدیاکاران و ئەو هەموو شوێنانەی کە خەڵکی لێ پەروەردە دەکرێت لە بواری ئاینی. بوونی تیرۆریست هاتنی داعش هەموو ئەوانە وای لە گەنج کردووە کەوا بیر بکەنەوە ئاینی توندڕەویە بەڕاستی ئاینی ئیسلام ئاینی توندڕەویە لە ڕاستیە پێش ئەوەی کە داعش دروست بێت ئێمە لە گەنجەکانە هەر لە ئێمە خۆت دەزانین لە ساڵی هەشتاکانە بیری تونڕەوی ئاینی نەبووە لە کۆمەلگای ئێمەدا پێکەوە ژیان هەبووە لە زۆربەی شارەکانە جوولەکەکان هاتوونەوە لە گەڕێکیان و ئیش و کار و کەسابەت و یان خۆکردو کەس بەرکەس نەکەوتووە بگرێژن و ژنخوازیشە بووە بەهاتنی گروپە ئیسلامیەکان بەر لەوەی کە داعش دروست ببێ تقریبا فکرەی تونڕەوی ئاینی لە کوردستانە پەرەی سندووە و کاتێکش کە داعش دروست بوو بەڵێ دیارەکە من هەموو کاتێ وتومە نەک هەموو کاتی تقریبا تازە ئەمەم لا دروست ببووە کاتێک کە ئاین تێکەڵ بە سیاست کرا ئەو کاتە فکرەی توندوتیژی دروست ئەبێ چونکە ئەو کەسانی ئەو حیزبانی کە دێن ئاین بەکاردێنن و بۆ ئەوەی بسنە کورسی و بسنە پەرلەمانەوە ئاین باسی گەنجەکانمانەکەی ئێمە زیاتر لایانی گەنجەکانمان بۆچی ئێستا گەنجەکانمان وا بیرەکەنەوە کە ئاینی ئیسلام ئاینی گازانی چۆنە بەڵێ من عەرز کردم وکمەوە ئیسلامی سیاسی وای لە مۆسع کردووە کە گەنجەکانمان کە بیر لە توندڕەوی ئەکەنەوە و حتا تەنانەت دەگاتە ئەو حاڵەتەیشی کاتێک کە تۆ ئاەتێکی قورئانمان هەیە خوای گەورە ئەفەرمێ من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون واتە کاتێک کە مەحزب ئیسلامیانە کە ئیسلامیان کرد بە ئیسلامێکی سیاسی کە کۆمەڵە گەنجێکیان پەروەردە کرد لەسەر جنیە و لەسەر تەکفیر لەسەر تەشهیر ئەمە وای کرد کە فکرەی تونڕەوی لای گەنجەکانمان دروست ببێ و اینجا ئەم فکرە تونڕەویش بەڕاستی کەوتونە ژێر کاریگەری کۆمەڵە شتێکەوە بۆ نمونە ئێمە ئیسلاممان هەیە بە ئێمە زۆر باسمان لە مامۆستانی ئاینی کە باوە بینە سەر ڕۆشنبیران بەجددی من ڕووی دەمەکەمەوە باشە بۆ ڕۆشنبیرمان هەیە لەیل ئەوەی لەکرێ ینی ئەڵێن لە پشت کۆمپیوتەرەکە یاخود بە وتارە زۆر تیژەکانی گەنج هانەیە بۆ ئەوەی کە ئەم گەنجە تووڕە و دەرچێت گرنگەکەی لێر ئەوەیە مەسەلەن بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی بە شێوەیەکی گشتیەوەی کە مامۆستا باسی ساڵی هەشتاکانی کرد دوای 11 سپتامبەر دوای 11 سپتامبەر شێوازێکی تر بیرکردنەوەیەکی تر هاتەکایەوە لەسەر ئەوەی چۆن بەرەنگاری بیری توندڕەوی باسی ڕۆشنبیرانی هەرێمی کوردستانەکەین بۆ ئاراستی کە گەنج هەوڵێن گەنج مەسەلەن توونڕەوکە بەستمەوە بوو کەواتە ئەگەر تاریخی بیری توندڕەوی و بەرەنگاربوونەوەی تاریخەکی دوور درێژ نەبێ
کەواتە دەبێت وەقیعوش بکەین کە ژمارەی ڕۆشنبیران لە بەرەنگاربوونەوەی تونندڕەوی یان هاندانی تونندڕەوی ئەوانیش بەو ڕێژەیە نەبێت کێمەتەوەقعی بکەین ممکنە کە چکمە زۆر جار باز دەکەین دەڵێن لەوانەیە گول لە کەسێک بکوژێ بەڵام کتاب لەوانەیە چەندین هزار کەس بکوژێ وەکو بیر بۆیە زۆر جار دەبینی کەسێکی ڕۆشنبیر کە کۆمەڵە گەنجێک پێی سەرسامە بیرەکانی بخوێنەوە لە تەحسیل حاصل لە کۆتایی لەوانەیە بیخاتە چوارچێوەی تونندڕەوی جا تونندڕەوی قەومی مەذهبی ئاینی یان تونندڕەوی خێزانی یان هەر بابەتی شتر کە پەیوەندی هەبی بە ڕگەزی جیاواز کەواتە لێرە لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئەکادیمی زانکۆکان لەسەر ئاستی ڕۆشنبیران ئەگەر مراجعە بکەینەوە کەمترین دیراسە دەکرێت لەسەر بەرەنگاربوونەوەی بۆ نمونە تایتڵێک جوانە هۆکارەکانی پاڵنەر یان ڕاکێشەر بۆ بیری تونندڕەوی چ هۆکارەکەی گەنجێک وا لێ دەکات لە جیاتی ببتە ئاشتی پارێز ببتە تونندڕە و یان بە پێچەوانەوە کەواتە لێرە لەسەر ئەوە دەکەین کە ژمارەی ڕۆشنبیران کەمە چ جای ئەوەی ئەگەر هاتوو ئاگاداری ئەو با بڵێن هەڵمەتی نێودەوڵەتیە بن کە لەو بوارە هەیە بۆ ئیستیفادە بکەین کاک بەرزان هەز ناکەی بەجددی کێشە لە وشەی ئەو ڕۆشنبیرانە شێ کە تەوعی گەنجەکەن بۆ ئاراستێ بەمانەوتری ڕۆشنبیر بەڕاستی هەراسا کێشە مەگەڵەوەیە تۆڵی ڕۆشنبیرە سەر تەسمیەکەەوە خەڵەتەوانە ڕۆشنبیر نین ینی مفتیەکانی تیرۆرن یاخود ئەمیرەکانی ئیرهابن خۆ چی نەمانە ئەمە تۆ ناوێنێ ڕۆشنبیرەوەیە کە لانی کەم بەرپەی خۆی ڕووناکرد بێت و جارێمە نەیتوانیوە خۆی ڕووناکاتەوە توە خەڵک ئەنی ئەوەی کە پێ ئەوترێ هاندانی خەڵک یاخود تو ڕەشبیرکردنی خەڵک یاخود هاندان یا تووڕەکردنی خەڵک ئەمە بوو بە ڕوتێکی سیاسی بەداخەوە تۆ بێت تووڕێکەی تا تووڕێ نەکەیت نایە دەنگ بابەتەوە ئەوەی کە هێور و لەسەر خۆیان بەڵێ گەنج تووڕاکرێ ینی لێرە نە هەر گەنجەر مرۆڤ بۆ خۆی تووڕاکرێ بەڵام گەنج لەبەری هێزە حازرەکەی ئینێرژیەکەی ئەوەی کە تۆ پێویستە بۆ شەڕبەکاری بێنی کوراتوانی بۆ شەڕەکتەک بۆ هجووم بۆ هەر شتێ پێت خۆشە بەکارێنی ئەوەی ئێسفادە لەم کەرەسە خاواکەی گەنجە سوتەمەنیێکی باش ینی تۆ توانی ئەنەرژیەکی باشە لە بەردەستە چوونە پەرلەمان بەڵام ڕۆشنبیر لە کوردستانە ئەوەی پێوترێ ڕۆشنبیرێمە ئەو شتەمان زۆر کەمە لەبەرەوەی کە کۆمەلگەمان خۆمان پێشتر ڕۆشنبیر هاتن کۆمەلگەیان تەوزیع کرد ئەوەی ئاوا بیرەکاتەوە ئەو لەو بەرەوە ئەم بەروبەری زێمان دروست کرد گوندمانێ لەو بەری زێ بۆ بەرجیاواز بیرەکاتەوە خەڵکمانێ لەم دارستان بۆ دارستان جیاواز بیرەکاتەوە ئەمە ڕۆشنبیر سوود لەما بینێت بۆی ژالیان خان چێ سوود لە بوون بە گەنجێکی تونڕەوە بینێ لە ڕوانگەی قسەکانی کاک بەرزان بێگومان هەر لایەنێک کە مەسلحەتی هەیە لەوەی کە بارودۆخێکی نەخوازرا و کە مەسلحەتیان لەمە لەم وڵاتە توانین بڵێن لایەنە سیاسیەکانن کە بە تەواوەتی قۆرخی هەموو بە تەحدیدی حتمما زۆربەی لایەنە سیاسەکان من ناتوانم تەحدیدی بکەم لەبەرچی ئیشارەکە بۆ ئەگەر من بوو تەواکەم بە تەوزیحی ئەتەوەی ئیشارەکە بۆەوە یا پرسیارەکەت بۆیە بزوتنەوەی گۆڕان لە چوارچێوەیە کە ئیسفادەی لە قەرەباڵغی و تووڕەی خەڵک کرد و ئێستاش ئەگەر کەسانێک لە نێوم بزوتنەوە بیانەوێت ئەگەر مەسەلا حزب بێت بۆ نمونە ئەگەر هەر حزبێکی سیاسی لە وڵاتە کە دەسەڵاتیش بێت کە بکوێتە بارودۆخێکی ناخۆشەوە هەمان مووقف ئەنوێنێت يعني اما بيوزنيه بحزبي فلان يا في صار بيوزه بيروكيك اگر قربالخيك ما دام استفاده لو قربالخيه بنبوره باب لا سرمتينا بربوينا ببا لك يبون او قربالخيه ما دام استفاده لو قربالخيه كري خوين قربالخيه بيشتي شي دروسي قريا كم حزب دروسي قريا قروابرين لسر حزبات يبي بلين شوعي كان لينين وهنا عنده ايام ببارتي وبيشيتي دواتر قران ويسيان بجماعتي كي تركا روتي كتير اگر او حسابك مسألة اوليه ما بس ما خلشي تور همو جوري تشيك ما ندروس اكري بس هيك كتاني گنج مانك رجاليان خان كا بنيونري كتاني گنج لريها وەکو ئەزانین 25 یانزە ڕۆژێکی جیهانیە بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان باشە لە کوردستانە ئەو ڕۆژە بەڕاستی هەیە ئافرەتانمان ئەسڵ ئەزانن ئەو ڕۆژە هەیە پێشەوەی وەڵامی وت بمەوە هەڵبەت لەبەرەوەی کە هەر مناقەشەیەک ئەکرێت هەر مێزێکدا ئەندرێ بۆ گفتوگۆ کە لایەنی ئاینی تا بێتتر هەموویان ڕە بۆ ئاین و سیاست بەداخەوە ئەگەر باسی ژن بکەین ئەگەر باسی 25 نۆڤەمبەر بکەم هەموو ساڵێک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە کوردستان هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئەنجامەدەن و باشترین هەڵمەتی ژیان درێژترین هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژ بە هەموو مرۆڤ نەکەر بە خانمان بەتەنیا و پێم وایە ینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کاریان لەسەر ئەو بابەتە کردووە بەس ئەوەی کە گرنگە تا چەندجێ خۆی ئەگرێ و چکە ئێمە کێشەیەکمان هەیە ئەو کاتێک کە ڕێکخراوەکانە برم خۆم لە ڕێکخراوە کارەکەم ئەزانم یعنی معاناتی ئەو کەسانش کە لە ڕێکخراو کارەکەن چییە چەندێک هەوڵ دەی چەندێک ئەفۆرتەکەی ئەوانە کە لە دەرەوەی ڕێکخراوەکانن بەشێکیان پێیان ناگا لەبەرەوەی دوورن لەبەرەوەی بیرروڕاکەیان زۆر جیاوازە گوێ ناگرن ئەسڵان ئەوەی کە گوێشەگرێت
بەشێکیمان هەیە کە مە خراپترین بەشن بۆ کاری ئێمە کە زۆر دوژمنی ئەو جۆرە کارانان کە ئەکرێت بۆ ئەوەی کە توندوتیژی دژی خانمان نەمێنێت ئەو بەشن کە گاڵتەیان بە بارودۆخەکەیت یعنی تۆ هەر هەوڵێکە دەیت ئەوان گاڵتەی پێکرد قەچێکە ینی تۆ مادام ئێمە هەوڵەکەمان داوە تۆ وەرە باشتر مامۆستا تۆ کۆمنتت چێ بوو ئیزافە چ بچوو مدخل لە بەرەوەی باسی کاری ڕێکخراوی کرا کە باسی گەنج دەکەین یان لاو دەکەین دەزانی سیاسەتە چی غەڵەتێ لە زمان مەبەستم لە زمانی پۆلۆسیە لەوەتی نەتوێت گوتوەکان دامەزراوە لە دوای چوبی پێ تا ئێستا لە هەموو بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش هەموو بڕیارەکانی متحیدە بۆ منەظەمەکانیشەوە کە مخاطبی گەنج دەکا وەکو قوربانی یان دەربازمی و سەیری دەکا بەڵام لە ڕاستیدا گەنج خۆی صاحب قەزیەیە ینی تۆ بۆ نمونە یاسایەک بۆ گەنج دەربکەی ناتوانانی یاسایەک بۆ گەنج دەربکەی کە قوربانیە دەربازیکەی دەبی خۆی بەشداری بکەوە یەک دوو نمونەیەک بۆ منە وڵاتی ئەمریکا کە دێ باز دەتون تویژی خێزانی دەکات دێ لەگەڵ پیاویش دەکات یەکەمزانێک لەگەڵشی ئێمە زۆر جار ئەوەی کە لە کوردستانە چۆنە دوای کردنەوەی ئاگری ینی کە ئاگر دروست بوو دواتر دی ئاگرەکە بەڵام گرنگە پێشەوە تر مەبەستمەوە بوو کومەتخەل زمانەکە ئێمەش لانگویجەکەش ینی کە دەڵی گەنجناوی وڵێ قوربانیانی گەنجەکە خۆی صاحب قەزیە ستەی کۆڵەرە با من لێرا بدوەسێنە مامۆستا گەنجانی مەخۆم خاوەنیە گەرە و قەزیە بن بچی بکەن بۆی کە نەچنە ژێر و کاریگەرانەوە کاریگەری باڵوزبوونی بیری توونڕەوی بەڵێ وڵی گەنجانی ئێمە من وەکو مامۆسایکی ئاینی ئامۆژگاری گەنجەکانی خۆمانەکەم بەڕاستی ئێستا من زۆر بەگلەیم لە گەنجەکانی خۆمان کەوا زبانی زبر بەکاردێنن بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کاتێک کە تۆ بابەتێک ئەنووسی بابەتێکی عەقلانی ئەنووسی لە ڕووی ئاینیەوە کە بە بەڵگەی حەدیث و ئایەت و ئەمانە ئەیهێنیتەوە گەنجەکانمان بەداخەوە فەیسبووکیان کردوتە مەیدانی جنێ و مەیدانی تەشیر مەیدانی قسەی ناشرین و نابەجێ من ئامۆژگاریم بۆ گەنجەکان هەیە تۆزێک عەقلانی بیرکەنەوە برەو بن بە عیلمیان بە عەقلیان بۆ ئەوەی دوورکەونەوە لە تندوتیژی چونکە خۆتەزانی ئێمە لە کوردستانە چوار دەورمان هەمووی دوژمنە ناحەزە تەمەعن لە وڵات و نیشتیمان و گەلەکەمانە هەیە بۆیە گەنجەکانی ئێمە بەڕاستی ئەگەر بێت و بیر لە تندوتیژی بکەنەوە بە عقارێکی خراپاڕۆین بۆیە گرنگی بە عیلمیان بن گرنگی بە عەقلیان بن و تەوسیەکی ترم هەیە بۆ ئەوە ئەو گەنجە بەڕێزانەی کە بەتایبەتی موسڵمان و دیندارن بسنە لای مامۆستایەکی ئاینی لە ڕۆژی هەینیا بۆ ئەوەی کە جمعە بکەن و جوان لە وتار بێ ئەو مامۆستایانی کە بەتایبەتی نیشتیمان پەروەرن میان ڕەون بۆ ئەی لەوێ پەروەردە ببن لە کۆتاییە ئەچن لای ڕای هەر کەسێکتان بزانین لە کۆی ئەم دانیشتنە گەشتن بە چ ئەنجام و چارەسەرێکی باش نییە؟ بێگومان لەبەرەوەی کە ئەو بابەتی کە هەڵبژێدرا بۆی کە باس بکرێت لەم بەرنمەیە گەنج و توندڕەوی یان توندوتیژی بابەتێکی هەتا بڵێ فراوانە من پێم وایە کە باشترە هەر جارێک بەرنمەیەک بە تایبەت لەسەر لایەنێک لە توندوتیژی یان بەشێک بۆ نمونە ژن و توندوتیژی و کاریگەریەکانی یان گەنج و توندوتیژی لە بواری ئاینی یان لە بواری کارکردن لە بواری کۆمەڵایەتی هەر بوارێک بەجیا باز بکرێت لەبەرەوەی بە حکمی ئەو بارودۆخانەی کە بەسەر وڵاتی ئێمە هاتووە بەسەر کوردستان هاتووە تەواو توندوتیژی زۆر بەرفراوانە بابەتێک نییە کەونە بچووک بێ بتوانانی لە بەرنمەیەکی سعاتی یا 2 سعاتی باز لە سەر جەملایەنەکانی بکە یا هەموو چارەسەرەکان بخەیتە ڕوو کاتە ئەگەر بکرێت جیا بکرێتەوە هەر جارێک بابەتێک باز بکرێت لەسەر توندوتیژی پێم باشترە ئەم بەرنامەی پێویستە بەڕاستی ئەوم لا دروست بوو کە چەند جارێک دووبارە بکرێتەوە چکە کۆمەلگای ئێمە بەرەو عقارێکی توندوتیژی ئەڕوە هەم توندوتیژی سیاسی هەم توندوتیژی کۆمەڵایەتی هەم توندوتیژی دینی بۆیە پێویستەکە ئێمە بەڕاستی باقی کەناڵەکانی ترش برەو بەم جۆرە بەرنامانە بین تاکو تەوعیەی گەنجەکانمان بکەین دوور بنەوە لە فکری توندوتیژی بۆی وڵاتەکەمان بە ئارامی بەڵکیشێ بەسەر وڵاتەکەمانە من بەڕاستی ئەوم لا دروست بوو کە چەند جارێک ئەم بەرنامانە دووبارە بکرێتەوە و لە هەموو بوارەکانی توندوتیژیدا لە هەموو بوارەکەنە قسەی لەسەر بکرێت و بابەتی چڕپڕی لەوە باس کرێ و خەڵکی مختص پسپۆری بۆ بانگ بکرێ بۆ تەوعیەکردنی گەنجەکانمان بۆی گەنجەکانمان خەسار نەبێت و گەنجەکانمان کۆز نەکات و نەڕات و بێن خزمەتی وڵاتەکەمان بکەن و لەم نەهامەتی ڕزگارمان بکەن تێکڕایە و توندوتیژیانی کە لە کوردستانن توندوتیژی کۆمەڵایەتین هاوکات ئیزافەتەن توندوتیژی سیاسین کە پێم وایە ئەگەر حیزبەکان تۆزێت ناکۆچی خێڵەکیەکانیان کەمکەنەوە توندوتیژی سیاسی و کۆمەڵایەتیش نامێنێ ئەوەی هەیە وابەستەیە بە توندوتیژیەکی سیاسیەوە کە دەچێتە سەر توندوتیژی کۆمەڵایەتی پێم وایە
ئەتوانینەوەش کۆنتترۆلکەین بەس حیزبەکان دەستخانە دەستیەکەوە گەنجان و لاوان سەرکردەی دوا ڕۆژنی سەرکردەی ئەوڕۆن هیوادارم سەرکردەی ناتوندوتیژی و کولتوری ئاشتی بن نەک سەرکردەی توندوتیژی وەروەها بەو ئاراستەیە کە ببێتە هۆی هەڵوەشاندنەوەی کۆمەلگا و هیوای سەرکەوتون بۆ هەموو لاوانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی.